لاوانی چاوەڕوان لە پشتی چرای سووری سنوورداریدا. لاوان هیواکانیان لە کۆڵەپشتی و لەسەر شان کردەوە کە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ نەبوونی ئازادی و گەڕان بە دوای ئارەزوەکانیاندا. تا ئێستاکەش هەموو هەوڵەکان بۆ ڕاماڵنی ئەو سنوورانە ئاکامی نەبووە. ئەم هەوڵانش لە سەردەمی دەسەڵاتی بە قەول ڕیفرۆمخوازەکان و دەسەڵاتی بناژۆخوازەکان بەردەوام بووە. ڕێبەری کۆماری ئیسلامی کە دەسەڵاتدارترین کەسە لە وڵاتی ئێراندا لە وەڵامی پرسیاری کەسێکدا دەڵێت ئەگەر گرێبەستی هاوسەری دەستەبەر نەبێت کیژان و کوڕان پێکەوە نامەحرەمن و یەکتر بینینیان حرامە و دەبێت ڕێگری لێ بگرێت، چونکە لە یاسای ئیسلامدا ئەم جۆرە چاوپێکەوتنانە لە دەرەوەی دیسیپلیندا پێناسە دەکرێت و بە تاوان ناسراوە، بێشک تاوانیش سزای هەیە. بە کورتی لە سەردەمی دەسەڵاتی کۆماری ئیسلامیەوە شیرازەی پەیوەندی کۆمەڵایەتی و مرۆڤیەکان ئاڵوگۆڕی نەرێنی بەسەردا هاتووە و لاوانی وڵات لەگەڵ زۆر کەند و کۆسپی تایبەت ڕوبەڕوو بوونەتەوە کە ئاکاری نابەجێی بە دوای خۆیدا هێناوە و سنوورەکانی باو لەو کۆمەڵگایەدا دەستکاری خراپ کراوە. گیرروگرفتی تایبەتی دروست کردووە، بەڵام هیوا دەخوازم کە ئەمساڵ سەرەتایەکی باش بێت بۆ ئەوەی کە ساڵی داهاتوو پیرۆزبایی لە هەموو گەلانی دانیشتووی ئێران بەگشتی و لاوانی کوردستان بە تایبەتی بکەین.